هێز و نەوت و سنوور وردەکاری پێشنیازەکانی سووریا و وەڵامی هەسەدا. سووریا و هەسەدا لەسەر چەند خاڵێک ناکۆکن لەبارەی میکانیزمی تێکەڵکردنی شەڕبانان لەگەڵ وەزارەتی بەرگری و کۆنتڕۆڵکردنی سنوور و دۆسیە نەوت، ئەوەش لە پێشنیازەکانی دیمەشق و وەڵامەکانی هەسەدەدا ڕەنگی داوەتەوە. هەفتەی ڕابردوو وەزارەتی بەرگری سووریا وەڵامی پێشنیازەکەی لە هەسەدەوە بەدەست گەیشت بۆ تێکەڵکردنی هەسەدە لەگەڵ سوپا و هێزە ئەمنیەکان و پرسەکانی نەوت و سنوور، ئەوەش بە مەبەستی جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئازاری نێوانیان. دیمەشق لە پێشنیازەکەیدا ڕەزامەندی دەربڕیوە لەسەر دروستکردنی سێ فیرقەی سەربازی بۆ هەسەدا لە پارێزگاکانی ڕەقە و حەسەکە و دێرە زۆر، بە شێوەیەک هەر فیرقەیەک 5,000 شەڕڤان لەخۆ بگرێت بە پێی سیستمی نوێی سەربازی سووریا. بەڵام هەسەدا هەر فیرقەیەک بە نزیکەی 20,000 شەڕڤان دەخەمڵێنێت بە پێی سیستمی کۆنی سەربازی سوپای سووریا، ئەوەش خاڵێکە کە دەکرێت مشتومڕ و ناکۆچی دروست بکات. بەو پێی پێشنیازەکەی دیمەشق مانای کەمکردنەوەی هێزەکانی هەسەدەیە بە ڕێژێکی بەرچاو، چونکە هەسەدە زیاتر لە 100,000 ئەندامی هەیە. هەسەدا هەروەها داوای دروستکردنی سێ لیوای سربەخۆی کردووە بە ناوی لیواکانی پاراستنی ژنان بەرەنگاربوونەوەی تیرۆر و پاسەوانی سنوور، لەگەڵ دانانی 35 ئەفسەر لە بەش و دەستگاکانی وەزارەتی بەرگری، گەرانتی نوێنەرایەتی هەمیشەیان لە ئەرکانی گشتی سوپا. هەروەها داوای دانانی جێگری وەزیری بەرگری کردووە تایبەت بە ناوچەکانی ڕۆژهەڵات بۆ دەسەبەرکردنی نوێنەرایەتی ناوچەکە. ئەوە لە کاتێکدایە پێشنیازەکەی دیمەشق نەچۆتە ناو وردەکاری زیاترەوە، هەروەها دۆسی هێزەکانی پاراستنی ژنان هێزەکانی ئاسایشی ناوخۆی لە خۆ نەگرتووە بۆ تێکەڵکردنیان لەگەڵ وەزارەتی ناوخۆ. ئەم خاڵانە ڕنگدانەوەی هەستیاری دیمەشقن بۆ ئەوەی هەسەدا وەک پێگاتێکی سربەخۆ لە ناو سوپادا ڕۆڵی پێنەدرێت. إنما نقاتل عدونا بالتوكل على الله أولا. دۆسی سنوور و نەوت وەک پاشکۆیەک لە پێشنیازەکەی دیمەشقدا خراوەتە ڕوو کە تێیدا کۆنتڕۆڵکردنی ئەو دۆسیانە بە پێویست زانراوە لەلایەن دەسەڵاتی ناوەندیەوە لەگەڵ بەرپرسیارەتی پاراستنی سنوورەکان لەلایەن سوپای سووریاوە. هەروەها جەخت کراوەتەوە نەوت و گاز و سەرچاوە سروشتیەکانی دیکە سەروەت و سامانی نیشتیمانین و داوای لە هەسەدە کردووە دەست بەجێ ئەو دۆسیە ڕادستی وەزارەتە پەیوەندیدارەکان بکات. بەڵام هەسەدە سەبارەت بە ڕادەستکردنی سنوورەکان بە دەسەڵاتی ناوەندی چارەسەری پێشنیازکراوی ڕەت کردوێتەوە و داوای کردووە هێزی پاسەوانی سنوور دروست بکرێت. هەروەها هەسەدە دۆسی نەوت و بەستنەوەی دام و دەستگاکانی بە بەشێک لە ڕێکەوتنێکی سیاسی داناوە کە پێویستە بەجیا لە پرۆسەی یەکگرتنی سەربازی تاوتوێ بکرێت، لەگەڵ پێویستی چارەسەری لامەرکەزی کە ڕێگە بە خەڵکی ناوچەکان بدات کاروباری خۆیان بەڕێوە ببەن.